بەخێر بێن سپاس بۆ کەناڵی خۆشەویستی گەلی کوردستان. دیارە بە پێ و خشتەی کە وەزارەتی دارایی و ئابووری بڵای کردوێتەوە ئەمڕۆ سەرەی وەزارەتی ڕۆشنبیریە بۆ وەرگرتنی موچە. دیارە بە بۆنەی ئەو ڕێوشێنانی کە بڵاو کراوەتەوە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا، ئەم بە پێویستمان زانین کە میکانیزمێکی گونجاو دۆزینەوە بۆ دابەشنی موچە بۆی کە قەرەباڵخی ناو دایرەکە دروست نەبێت، چونکە ئەم بەڕێوەبەراتی ئێمە بەڕێوەبەراتی ڕاگەان چاو بڵاوکردنەوە ژمارەی فەرمانبەرەکانمان زۆرە، نزیکی 300 فەرمانبەرە. بۆیە دوێنێ ئێمە کۆبنەوەمان کرد لەگەڵ ئیدارەی بەڕێوەبەراتەکەیە بڕیاری ئەوماندا کە موچەی فەرمانبەران لە ڕێگەی لێپسەی هۆبەکانەوە بێ. نووسراومان بۆ لێپسەوی هەموو هۆبەکان کردووە، لێپسەی هۆبەکانیان موچەی فەرمانبەرەکان وەرەگرن و یەک بەیەک سەردانی ماڵەکانیان کردن و موچەکانیان ئەگەیەنێ لەبەر مۆزوعی خۆپارێزیوانە، بۆی کە فەرمانبەر لێرە کۆ نەبنەوە، قەرەباڵخی دروست نەبێ، تێکەڵاوبوون دروست نەبێ. ئەو میکانیزممان دۆزیێتەوە بۆ دابەشنی موچە. دیارە بە پێی ئەو ڕێنمانی کە هەم لە وەزارەتی ناوخۆ هەم لژنەی باڵای ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانی بۆ ڕوبەڕبوونی ڤایرۆسی کۆرۆنا بڵاویان کردوێتەوە بە پێی لیستی موچە کە وەزارەتی دارایی بڵاو کردووە کار ئاسانی بۆ فەرمانبەرانەکەن. ئەمڕۆ وەک ئاماژەم بۆ کرد سەرەی وەزارەتی ڕۆشنبیریە، ئێمە تەنها لێپسەی هۆبەکانمان بان کردوێتەوە. ئێمە دوێنێ کۆبنەوەمان کرد، لە کۆبنەوەکە بڕیاری ئەوماندا تەنها لیژنەی دابەشکردنی موچە لەگەڵ لێپسەی هۆبەکانە بێنەوە دایرە بە موچەی فەرمانبەرەکانیان وەرەگرن و خشتێکشمان بۆ کردن بە پێی ئەو خشتەیە موچەکانیان بۆ بن بۆ ماڵ و لێ بڵێن ئیمزایان پێکەن.